هەر کاتێک دەسەڵاتدارانی هەرێم باس لە باشبوونی کارەبا، هەرزانبوونی سوتەمەنی، چاکبوونی دۆخی موچە دەکەن، خەڵک دوای لێدوانەکانی ئەوان چاوەڕێی خراپبوونی زیاتری دۆخەکە دەکەن. لێرە لە قەزای ڕەواندوز لە 24 کاتژمێری شەو ڕۆژدا تەنیا 6 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدرێت. بەڕاستی دۆخی کارەبای کاتی زستاندا ئەو ئێستا ماوەک پێش ئەو سەرمایە بەسەدابێ باش بوو کارەبا، بەس هەتا پێچی کارەبا خەراترە بێ. ئێستا وەختە سعات 12 کوژراوە، ئێستا 2 شەو 3 شەو ئێستا سعات 10 کوژێتەوە. ئێستا خوا بزانی پاش هەنجیش سعات چەندی بکوژێتە، هیچ بەرنامەی دیار نییە، هەتا پێچی کمە بیتەوە. وەڵی دۆخی کارەبای زۆر خراپە لەبەرەوەی کارەبا نییە. کارەبا سعات 3 دێتەوە تا سعات 12 4 5 ئەکوژێتەوە. یعنی پێراناگە گێزەر پێراناگە ئاوێ گەرمکە. ئێستا بەخۆی ئەوڕۆ یعنی ئێستا ویستم یعنی بنین خۆم بشم بەخوای ئەوە گەرم نەبوو، وەڵی هێردێنیشم نەتراش مەجای ئەوتر باوێ سار ناکە. لە نەبوونی کارەبای نیشتیمانی مۆلیدەکەی ئیش پێ دەکات. ئەحمەد وەهاب کاسبکارێکی قەزای ڕەواندوزە، پیشەی ئاسنگەرە، کارەکەی ئەو لەسەر کارەبایە. دەڵێ ئێمە هیچ سوود لە کارەبای نیشتیمانی وەرناگرین، لە کاتژمێر 4 ئێوارە بۆ 10 شەو کارەبامان پێدەدرێت کە بۆ کارەکەی ئێمە سوودی نییە، ناچارین مۆلیدەی خۆمان بەکار بهێنین. کارەبا ئێوارە سعات چاری ئێوارە دێتەوە لۆ سعات دەیش، یعنی بەڕاستی زۆر یعنی دۆخی کارەبا لەو سنوورێ زۆر خراپ بووە. ئەوەندی هەشە زۆر تەرەفلایەتی لە هاتیە، یعنی دێتەوە ئەکوژێتەوە پێم وایە نازان هاانە لۆ چێ بەرین، یعنی مەسوولی شارەوانی نا قامی نە ئیدارەی سەر بە خۆی سۆران کەسشی خۆی لە بەرپرس نازانێت. یعنی بەڕاستی دۆخەکە زۆر خراپە بە نسبەت کارەبا. ئێمە وەکو پیشەوەران یعنی هیچ ئیسیفادەی لۆمە نییە، بە تایبەتی لە سنووری قەزای ڕەواندوو. هەرکە زستان دێت دەسەڵاتدارانی هەرێم لە جیاتی زیادکردنی کارەبا بۆ هاوڵاتیان کاتژمێرەکانی کارەبا کەم دەکەنەوە. هاوینیش بە هەمان شێوە و خراپتریش هاوڵاتیانیش بە ناچاری دەبێت زستانێکی سارد و تاریک بەڕێ بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.